لە ساڵی 2014ەوە تاکو ئێستا هیچ پارک و باخچەیەک لە شاری هەولێر دروست نەکراوە. لە سەنتەری شاری هەولێر 1200 شوێن دیاریکراون بۆ پارک و باخچە، بەڵام تەنیا 450 باخچە و دارستان دروست کراوە و 700یان دروست نەکراوە. بەڕێوەبەری ئەندازەی پارکەکانی هەولێر دەڵێت بۆی قەیرانی داراییەوە نەیانتوانیوە پارک و باخچە دروست بکەن. نزیکی 450 پارک و باخچە و سیاجمان هەیە کە بەڕێگە سەوزایی ئێمە کردیتمانە غابات دارستان. ئەوەی کەمایە تاوەکو ئێستاکە نزیکی 700 پارچەمایە کە بکرێتە سەوزایی. ئێمە لە 2014 لە پاش قەیرانی دارایی هیچ پارکێک دروست نەکرایە، بەڵام لە مامگەی تایبەتی خۆمان هەیە، بەرهەممان هەیە لە دار و گوڵ. بەو بەرهەمانە نزیکی 50 پارچەمان کردیتە دارستان. ئەو 700 شوێنەی لە هەولێر بۆ دروستکردنی پارک و باخچە دیاریکراون ئێستا بوونەتە شوێنی فڕێدانی زبڵ و خۆڵ و خاشاک و بەشێکشیان کراوە بە شوێنی بەخێوکردنی پەلەوەر و ئاژەڵی ماڵی. ئەمەش سیمایەکی ناشرینی بەشار بەخشیوە. کە نەبوونی سەوزاییدا دەبێتە هۆی وشکەی ساڵی لە بوونی تەژ و تۆز و خۆڵێک بوونی زۆرەها نەخۆشی، بوونی شوێنی زۆرەها ئاژەڵ و باڵەندە کەوا هیچ مەرجێکی تەندروستی تێدا نیە کە لەگەڕەکان بوونیە بێ. بۆیە پێویستە بە هاوکاری و هەمانجی هەموو لایەک ئەم گرفتانە تاسە بکرێت. ئەو 700 شوێنەی کە باز دەکرێتن کەوا لەلایەن ئەندازەی پارکانەوە دیاریکرەوە بۆ سەوزایی نەکرێتن، یان هەندێک شوێن مۆلیدەی لێدانراوە کەواتە پێویستە هەمووی بکرێتە سەوزایی بە هەموو لایەک بۆ ئەوەی ژینگەی ئەو سنوورە ژینگەیەکی لەبار و تەندروست بێتن، بۆی گرفتە ژینگەیەکان لەم گەڕەکانە بۆ هاوڵاتیان نووسیان لە بن بەردابێتن. ڕێژەی سەوزایی لە سەنتەری شاری هەولێر بە پێوەری ڕووبەر نزیکە لە 18. ئەم ڕێژەیە بەراورد بە گەورەی شاری هەولێر و بوونی ژمارەیەکی زۆر لە کارگەی پیشەسازی ئۆتۆمبیل نیوەی ئەو ڕێژەیە کە بە گوێرەی ستانداردی جیانی بۆ سەوزایی هەر شارێک دیاری کراوە. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.